علی قەرەداغی لە یەکەم تاقیکردنەوەی لە یاری لیسوەی بردنەوەی نووسیە و بە بەهێزیەوە دەدرەوشێتەوە. علی قەرەداغی یاریزانی هونەرە بەرگریەکان توانی بردنەوەیەکی تر بەدەست بهێنێت و لە یاریەکی جیاوازدا یاریزانێک بدات بە زەویدا. علی قەرەداغی و نووسینەوەی مێژوو بۆ یاریە هونەرە بەرگریەکان بوون بە دوانەیەکی لێکدانە بڕاو. جیاواز لە زۆرێک لە وەرزشکارانی تر علی هەر زوو بڕیاریدا بۆ ئەوەی بێتە ئاستێرێکی دیاری یاریەکەی ڕێگەیەکی دوور لە نیشتیمان هەڵبژێرێت و لەوێ خەونەکان بکات بەڕاستی و ئاڵای پیرۆزی کوردستان بخاتە ڕێزی وڵاتانی ترەوە. دوای تاقیکردنەوەی یاریەکانی کەیوەن و موایتای و تۆمارکردنی چەندین بردنەوە بەرامبەر ڕکابەرەکانی تێربوونی لەو یارەدا و هەنگاونان بۆ داهێنانی نوێ لە یارێکی تازە و نامۆدا کە یاری لیسوەیە تا هەر لە سەرەتای ڕێگاکەوە دەست بکات بە نووسینەوەی لاپەڕەکانی ژیانی لە تاقیکردنەوەیەکی تردا. علی قەرەداغی ئەم جارە سەرکێشێکی گەورە دەکات، دەچێتە وڵاتی بۆرما و لەوێ بە تەحەداوە ئامادەی دەردەبڕێت بۆ یاریە کە بەربڵاوترین یاریە لە بۆرما و ژاپۆندا و یاریەکەش یەکسانە بەمەرگ. یاری لیسوەی یارەکەی علی قەرەداغی کە تازە دەستی داوەتێ لەو یارێدا کە نۆ بەشی لەش بەکاردێت و یاریزان دەتوانێت تا مردن خۆی نەدا بەدەستەوە و یاری بکات. هەرچەندە یاریزان نەتوانێت بەرامبەر بەرکابەرەکە یاری بکات و بکەوێت ئەگەر ئامادە نەبێت دان بە شکستەکەیدا بنێت ئەوە تا مردن دەتوانێت بجەنگێت. لەو یارێدا ڕێگە نادرێت یاریزان هیچ جۆرە دەستکێشە بەکاربێنێت و کە لەو هەر لێدانێکی تر لە هەر بەشێکی لەش ڕێگە پێدراوە تەنانەت لە ناوچە هەستێرەکانی لەشدا و ئەگەر ببێتە هۆکاری مردنیش. یاریزانە کوردەکە بۆ ماوەی 2 مانگە خۆی بۆ ئەو یارە نوێ ئامادە کردبوو کە بەرامبەر یاریزانێکی بۆرمایی یاری دەکرد. شێوازی یارەکە وایە کە پێش یارەکە دەبێت ئیمزای بکەیت ئەگەر مردنیشی تێبکەوێت ئەوە خۆت هەڵت بژاردووە. لەگەڵ ئەو ئیمزایەدا کاتێک دەچیتە نێو حەڵەبەی یارەکەشەوە جارێکی تر دەبێت ئیمزای بکەیتەوە ئەگەر ڕوبەڕووی مردنیش بیتەوە ئەوە خۆت ئەو ڕێگایە دیاری کردووە. متمانە بەخۆبوون و توانایی جەستەیی بەرز و ڕاهێنانێکی چڕ و لێهاتووی و تەواو ئامادەبوونی بۆ یارەکە چی لە ڕووی دەرونی و بەهێزیەوە ئەوە وای کردبوو علی ساتێک زووتر چاوەڕوانی دەستپێکی یاریەکەی بێت بەرامبەر یاریزانێک کە خۆیان بەداهێنەر و خاوەنی یارەکە دەزانن. بەڵام ئەوەی بە خەیاڵی ئەو یاریزانە بۆرمایەدا نەهاتە بوو کە ڕکابەرەکەی ئەژدیها ئاسا لە کەنارە بۆی دانیشتووە و بە جۆرێک هێرشی دەکاتە سەر ژیانی لێتاڵ دەکات و چەند جارێک نزیکی مەرگی دەکاتەوە. هەموو ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی یاریەکە کرابوو. هەردوو یاریزان چونە نێو حەڵەبەیەکەوە کە ڕەنگە دوای چەند دەقیقەیەک لە دەستپێکی ئەو یاریان ژیان بە جۆرێکی تر بێت و بە دووریش نازانرێت بەشێکی جەستەش لەدەست بدەیت یان ژیانت کۆتایی پێبێت. علی وەک خۆی دەڵێت هێندە متمانم بەخۆم بوو بە زووی ئیمزای ئەو سەرکێشیە گەورەم کرد بە جۆرێک بە ئەنجامدانی ئەو یاریە یەکەم یاریزانە لە نێو 22 دەوڵەتی عەرەبیدا ئەو یاریە بکات یان یەکەم یاریزانە لە مێژووی کووردا بچێتە وەها یاریەکەوە کە یاساکەی پێت دەڵێت ئەو یاریە و مەرێک ئاشنایەتێکی باشیان هەیە. دەستپێکی یارەکە بۆ علی کورد و یاریزانە بۆرماییەکە ئاسان نەبوو. هەر لێدانێک بەشێکی جەستەی تەواو ماندوو دەکرد و فشاری دەکەوتە سەر و خوێن بەشی دەرەوەی جەستەی دادەپۆشی. علی قەرەداغی و ڕکابەرەکەی دەبوو لە 5 جەولەی 3 دەقیقەیدا ئەو یاریەک لای بکەنەوە. بەڵام ئەمە کاتێکی زۆر بوو بۆ علی باڵکو و هەرزوو یاریزانە بۆرمایەکە کەوتە بەر لێدانا بەهێز و کوشندەکانی علی و بە جۆرێک شکستی پێهێنا کە لێدانەکەی هێندە کاریکەر بوو لە نێو حەلەبەدا نەیدا لە زەوی بەڵکو لە دەرەوەی حەلەبە بەرزەوی کەوت و شکستی هێنا. بەناچاری یاریزانە بۆرمایەکە دانی بە سەرکەوتنی علی قەرەداغیدا ناو یەکەم سەرکەوتنی لە یەکەم تاقیکردنەوەی ئەو یارەدا نووسیەوە.